سڵاو کەزیبا سڵاو لە تۆش زۆر سپاس دووبارە خۆشحاڵیم ببینی سپاس کەزیوان کۆمەڵێک پرسیار لێ دەکەن کە تۆ پۆلی 12 بووی لە قوتابخانەی بارز سەرتا بە باس لە ژیانی خۆت بکە پێناسی خۆت بکە کە تەمەنت چەندە پۆلی چەند من کەزیبان عەبدوڵڵا تەمەنم 19 ساڵە لە پۆلی 12 لە کۆمەڵگەی بارزی ناحکومی خوێند توانم نمرەی 90 بێنم بە سەرکەوتووی قۆناغەکە ببڕم و دەست خۆش ئەی لەبارەی ئامۆژگاریت چێ لەبارەی ئەو قوتابیانەی کە لە پۆلی 11 دەبنە پۆلی 12 ئامۆژگاری چێت چۆنی بخوێنن چۆن کاتەکانیان دابشکەن هیوادارم هیچ ترس لە دڵی خۆیان دروست نەکەن ئەم کە بوومە پۆلی 12 هیچ ترسێکم لەلا یعنی لا نەبوو هیچ ئەوەیە وەکو حیسابکە وەکو قۆناغەکانی دیکە واسکە وەکو قۆناغەکانی دیکەیە هیچ ترسی نایەتن هیوادارم ئەوانیش بنمرێ بەرز بە کۆلێژی بەرز باشتر لە ئێمە دەرەجە بێن ئینشاڵڵا ئەی ئامۆژگاری کاتەکانی خوێندنیان چۆن هەیە قوتابیمان هەیە سعات کاتژمێر 2 شەو دەخوێنێت تا 4 بەیانی بێەوەی کاتێکی بۆ خەو دانابی کە خەو زۆر پێویستە بۆ مێژ وڵای ئەوە دەگەڕێتەوە سەر قوتابێکە خۆی هەر کەسە و جەدوەلێکی خۆی هەیە نازانم ئەگەر بەخۆی پێڕۆی بکە هەر کەسە و دەستی سەرە خۆی زۆر چاکە بابێ لەسەر پرسیارێکی چۆن سوپاسی دایک و باوکت دەکەیان ئەوان چ کاریگەرێکیان هەبووە لەسەر ئەو نمرە بەرزەی کە تۆ هێنا من زۆر سوپاسی خۆی گەورە دەکەم یەکەم جار پاشان سوپاسی دایک و باوکم دەکەم لێرە سڵاو ڕێزم هەیە بۆیان چاویان ماز دەکەم زۆر سوپاسیان دەکەم ئەگەر ئەوان نەبێ ئەم نەمدەتوانی هیچ بکەم بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم سەرکەوتە بن هەبوومان بمێن دەستخۆش هیوای من لێژش ئەی بە لەبارەی مامۆستاکانمان هەندێک بدوێت زۆر سوپاسی مامۆستایەکان دەکەم بەڕاستی هەموو مامۆستایەکان جێگەی خۆیان کردووە لە ناو دڵی هەر خوێندکارێکە لە کۆمەڵگەی بارزی ناحکومی خوێندبی بەڕاستی مامۆستان ناتوانم بە وەسفیان بکەم بەڕاستی نمونەی مامۆستان هەموو مامۆستایەکان مامۆستا بەشار مامۆستا موئەیەد مامۆستا ڕەفعەت مامۆستا یونس زۆر سوپاسیان دەکەم بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ هەمویان دەستخۆش ئەی دواوتت کەزیوە داوتم سوپاسی ئێوە کۆمەلگاکەتان دەکەم هیوادارم سەرکەوتنی باشتر و باشتر بەدەست بێنن و هەروەها زۆر سوپاسی کاک برزۆ و مامۆستا سامان دەکەم کە زۆر ماندی بۆ لەگەڵمان هیوادارم سەرکەون و زۆر سوپاسیان دەکەم هەروەها بۆ ئەوانەی کە خولی دووەمیان مایە هیوادارم سەرکەوتنی زۆر باشتر بەدەست بینن دەرەجەی زۆر باشتر بەدەست بینن لەوەی کە دەیانەوێ بە تایبەتی قسەیەشم بۆ سکاڵایە لێرەوە ڕێز و سڵاوێکی تایبەتم هەیە بۆی هیوادارم سەر بکەوێ و هەروەها دڵی داک و بابی خۆش بکە و زۆر سوپاس زۆر سوپاس پیرۆزە دووبارە ئەو نمرە بەرزە سەر ئێمە کۆمەڵگە بارزت بەرز کرد زۆر سوپاس بە سوپاسی ئێوەش دەکەم سوپاس